نیمانە هەر گۆشتەکەش بسێنی عاشێکردنێها ئەمەیە 150,000 بیدەیتە کەلبەل نازا بیدەیتە چی بیدەیتە گۆشت بیدەیتە برنج بیدەیتە چی لە بەردەم بانکی شێروانەم لە قەزای کەلار دوای ئەوەی بەرەبەیانی ئەمڕۆ نزیک کاتژمێر پێنجی بەیانی لە پەیجی بانکی شێروانە بڵاوکرایەوە کە لە کاتژمێر یەک خاوەن پێداویستی تایبەتەکان سەردانی بانکی شێروانە بکەن بۆ وەرگرتنی موچەکانیان. کاتژمێر یەک تێپەڕیوە تاوەکو ئێستا دەست بە دابەشکردنی موچە نەکراوە، وەکەی بینن ژمارەیەکی زۆر لە موچەخۆری خاوەن پێداویستی تایبەت هاتوونە تا بەردەم بانکەکە چاوەڕێی وەرگرتنی موچەکانیانن. منە ڕۆمە لای ئەو کەسانە خۆیان سڵاو لێبێ تا ئێستا موچەکەتان دابەش نەکراوە؟ نەخێر دابەش نەکراوە. باشە چیان پێوە تۆ قسەتان لەگەڵیانە نەکردووی چاوتووە؟ ئەڵێن پارە نییە و بڕۆن و کاتتر بێن. باشە داواکاری چییە؟ تۆ لەکوێوە هاتووی؟ وەڵام من لە گوندۆ هاتوو. باشە گوندەکەتان چەندێک دوورە لێرەوە؟ زەحمەت نییە ئێستا بەبێ موچە بگەڕێیتەوە؟ بەرەوەڵا زەحمەتە سعاتێ دوورە. ساعتێک دوورە لێرەوە گوندەکەتان؟ بەڵێ. باشە دەستەکان خۆش بێ؟ بەڵێ وەکو ئەم موچەخۆڕی خاوەن پێداویستی تایبەتە باسی لەوە کرد لە گوندەوە هاتووە، گوندەکان نزیکی کاتژمێرێک لە کەلارەوە دوورە، بەڵام تاوەکو ئێستا موچیان پێ نەدراوە. من ئەمەوێ بەشێکتر لەو هاوڵاتیانە خۆیان بدوێنم. سڵاو لێبێ حاجیگیان لەکەیەوە لێرێ؟ بەخێر بێن وەڵای لە سعات یانزۆ لێرەم. باش لە سعات یانزۆ لێرە ئەو هادانیشووی؟ بەڵێ گیان ڕۆیمەتەوە مزگەوتە نوێژم کردو گەڕێمە تۆ لێرە چاوەڕێمانەوە تا هەسەری قسەیەکەن سەریاڵێن نایدن و سەریاڵێن ئەیدەین و نازان تیاماینە ئێمەش خەڵکیش دڵی خۆشە بەم ڕاتباڵێن ڕاتبەگەدەن هەوا خەڵکە لە پەسا تێ دەیرە ئەتر نازان ئەنجامەکەی چییە ئەگەیەدە چی. باش پێداویستی جەژن کڕیوە یاخود چاوەڕێی موچە بووی؟ ئەوە چی بکرد کەمەندام مناڵێ کەمەندام و خۆم کەمەندام بەچی بکڕم مەعاشێکردنێها ئەمەیە 150,000 بیدەیتە کەلبەل نازا بیدەیتە چی بیدەیتە گۆشت بیدەیتە برنج بیدەیتە چی. ئێمە تەمای جاران لە نەوەتەکان خەڵگە لە وەڵزگەکە سەر لەوە خراوترە برە کێوە تەمای کەلبەلە کێوە تەمای پێتاویستی ماڵ بەسەر ێژێ باشە ئەمە بێتەر باشەوە تا هیچ دیار نییە. ئەم خەڵکەی داماخۆ خۆتەی بینی سەیکە کشتی ئەگەر من کەمەندامنم و پێویستم نەوێ ئیسە بە زوان بە ڕۆژۆ بۆ لە ماڵە هەڵان ناژێم و شەو لە لەیل و قەدر بە نوێژ بە هەڵاژەیت و تەمایەوە ئیسراحەتێ بگەیت تا بن پێویستمە بۆ یەتێم بۆیرە. واتە گەر ئەمڕۆ موچە دابەش نەکرێەوە پێداویستەکانی جەژن ناتوان دابین بکەن؟ ئەڵێ بەڵێ وەچی دابین کورەینی وایە هەر داما هەری هیچی نییە هەر هیچ نییە بەچی دابینێکە برا من پێ دەڵێم یەک ڕاتمم لەم حکومەتانیە ئەم 150,000 نوێ کەمەندامی یعنی خۆ دەزانی بە 150,000 چیەکە یان دوومان کەڕەتێ سێمان کەڕەتێ چی پێ. باشە دەستەکان خۆش بێ مامەگیان دایگیان سڵاو لێبێ لە تاوەکو ئێستا موچەکەتان پێ نەدراوە چی بێەوە وتراوە؟ وەڵا دەفەیەژن شەو دەفەیەژن معلوم نییە و ئێمەش گەرەکمانە پێداویستی جەژن بسێنین پارەمان نییە و تا ئێستا پێداویستی جەژنتان نەکردووە؟ نە نیمانە هەر گۆشتەکەش بسێنین نیمانە فەقیرین وەڵا من عیلاجە سێنم خۆم عیلاج نەفسی و شەکەرە و زەخت و هەر بەشەوەی شەسانی داواکاریمانەیە بۆمانی زیایکەن. باشەکان خۆش بەدایان بەڵێ وەکۆی بینن لە دیمەنەکاندا موچەخۆرانی خاوەن پێداویستی تایبەت لە بەردەم بانکی شێروانن چاوەڕێی وەرگرتنی موچەکانیانن. من قسەم لەگەڵ بەڕێوبەری بانکی گەرمیان کرد ئەو ئاماژەی بەوە کرد کە ئەوانیش نازانن کەی موچە دابەش دەکرێت تەنها ئەوە هەیە لە سەروی خۆیانەوە پیان وتراوە دوای دەوام بانک بەجەنێڵن و لە بانک بمێنەوە و ئامادەکاری بکەن بۆ دابەشکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەت و خانشینی شارستانی.